سڵاوتان لەبێت و ئەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تلڤیزیۆنی کۆمەڵە. باگەشتی هەوڵەکانی سەر لە بەیانی ڕۆژی هەینی هاتوومەتەوە خزمەتان سەرەتا سەردێڕی گرنگترین هەوڵەکان. مانگرتنی شۆفێرانی تاکسی لە شاری سنا، سەپاندنی سزای زیندان بەسەر چالاکێکی مەدەنی ڕۆژهەڵات لە تورکیا، کۆبوونەوەی کەشاوەرزان لە ئیسفەهان، بەیانیەی چالاکانی مەدەنی بۆ ئازادی چالاکانی مافی ژنان لە گیلان، درێژکردنەوەی ماوەی ئەرکی راپۆرتی مافی مرۆڤ و کومیتەی دۆزینەوەی ڕاستیەکان بۆ ئێران و راپۆرتی ڕێکخراوی لێبوورنی نێونەتەوەیی لەسەر ئێعدامی بەندکراوان لە ئێران. درێژەی هەواڵەکان. مانگرتنی شۆفێرانی تاکسی لە سنا. ڕۆژی پێنجشەممە 16 خاکەلێوە شۆفێرانی تاکسی مەسیری مەیدانی فردەوسی تا حاجیاوای سنا لە ناڕزایەتی با جێبەجێ نەکردنی داخوازیەکانیان دەستیان لە کارکێشایەوە و مانیان گرت. ئەو تێناڕازیان داهات و تێچووی ژیانیان یەک ناگرێتەوە و تووشی دەیان کێشەی مەعیشەتی بوون، بەڵام بەرپرسانی ڕێکخراوی تاکسیڕانی هیچ بایەخێک بە گرفتەکانیان نادەن. شۆفێرانی تاکسی سنا خوازیاری زیادکردنی کرێی تاکسی بوون و ڕایانگەاند بنزین و کەرەستەی یەدەکی ئۆتۆمۆبیل چەند هێندە چۆتە سەرەوە، بەڵام کرێ تاکسی وەکو خۆی ماوە و چیتر ناتوانن لەو بارودۆخە نالەبارەدا کار بکەن. کۆبوونەوەی دادخوازانی سنە لەسەر مەزاری ئارام حەبیبی لە بەهەشتی محەممەدی. ڕۆژی پێنجشەممە 16 خاکەلێوە هاوکات لەگەڵ ڕۆژی لەدایکبوونی نەمر ئارام حەبیبی بنەماڵەی ئەو گیانبەخت کردووە هاوڕێ لەگەڵ بنەماڵەی دادخوازانی سنا لەسەر مەزاری لە بەهەشت محەممەدی کۆبوونەوە. بەشداربووانی ئەو چالاکیە وێڕای گوڵبارانکردنی مەزاری ئازیزانیان بەڵێنیاندا درێژەدەری ڕێگای پڕ لە شانازیان بن و پەیمانیان لەگەڵ ئاواتەکانیان نوێ کردەوە. شایانی باسە کە ئارام حەبیبی لە ڕەوتی شۆڕشی ژینا بە تەقەی هێزەکانی حکوومەت لە شاری سنا گیانی لە پێناو ئازادی و بەرابەریدا بەخت کرد. دەست بەسەرکردنی هەورام مێهرنەوایی لە شاری وەکان. ڕۆژی پێنجشەممە 16 خاکەلێوە هەورام مێهرنەوایی تەمەن 21 ساڵ بەبێ بەڵگەی قەزایی لەلایەن هێزە ئەمنیەکانەوە دەست بەسەر کرا. هەورام مێهرنەوایی لە دەست بەسەرکراوەنی شۆڕشی ژینا بوو کە لە ساڵی 1401 لەلایەن ناوەندە ئەمنیەتیەکانەوە دەست بەسەر کرابوو. ڕۆژی پێنجشەممە ئەو گەنجە تەمەن 21 ساڵە بۆ جارێکی دیکە لەلایەن هێزەکانی حکوومەتەوە لە شاری بۆکان دەست بەسەر و بۆ شوێنێکی نادیار ڕاگوێزرا. سەپاندنی سزای زیندان بەسەر چالاکێکی مەدەنی ڕۆژهەڵات لە تورکیا. لە ڕۆژانی ڕابردوودا دادگای پێداچوونەوەی شاریوان لە تورکیا حکمی 6 ساڵ و 3 مانگ بەندکرانی مەهیار ئەحمەدی لە چالاکانی ژینگە پارێزی خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستانی پشتڕاست کردەوە. مەهیار ئەحمەدی چالاکی مەدەنی و ژینگە پارێزی خەڵکی سنا لە ڕەوتی شۆڕشی ژینا لە ساڵی 1401 دەست بەسەر و پاش 2 مانگ بەدانانی وەسیقە لە زیندان ئازاد کرا. ئەو هەوڵاتیە مانگی خەرمانانی ساڵی 1402 بەهۆی گوشاری ناوەندە ئەمنیەتیەکان ناچار بە کۆچکردن بۆ هەرێمی کوردستان بوو و لە مەسیری ڕۆیشتن بۆ ئەوروپا لە سنووری تورکیا دەست بەسەر کرا. مەهیار ئەحمەدی مانگی سەرماوەزی 1402 لەلایەن دادگای شاری حەکاری بە تۆمەتی ئەندامێتی لە یەکێک لە حیزبە ئۆپۆزیسیۆنەکانی کورد بە 6 ساڵ و 3 مانگ زیندان مەحکوم کرا. کۆبوونەوەی کەشاوەرزان لە ئیسفەهان. ڕۆژی پێنجشەممە 16 خاکەلێوە کەشاوەرزانی ئیسفەهانی بۆ جارێکی دیکە دژبە نەدانی حەق ئاوا ناڕزایەتیان دەربڕی. بە پێی ویددیوانەی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاوکراوەتەوە کەشاوەرزانی ئیسفەهانی لەگەڵ تراکتۆرەکانیان لە فەلەکەی خۆرازگان مانیان گرتووە و خوازیاری پێدانی حەق ئاوەی زایان دەرود و سەرنجدان بە کێشە و گرفتەکانیان بوون. شەڕ و پێکدادانی چەکدارانی جەیشولعەدل لەگەڵ هێزەکانی کۆماری ئیسلامی. بەیانی ڕۆژی پێنجشەممە 16 خاکەلێوە چەکدارانی گروپی جەیشولعەدل کە لە شەوی چوارشەممە و لە 3 قۆڵەوە هێرشیان کرد بۆ سەر 3 بنکەی نظامی لە شارەکانی چابەهار، ڕاسک و سەرباز درێژیان بە شەڕ و پێکدادانەکان لەگەڵ هێزەکانی کۆماری ئیسلامیدا و چەندین کەس لە هەردوولا کوژراون و بریندار بوون. بە پێی راپۆرتی میدیاکانی کۆماری ئیسلامی لە شەڕ و پێکدادانەکانی شەو ڕۆژی ڕابردوودا
13 هێزی ڕژیم کوژراون و چەندین کەسی دیکەش بریندار بوون لە بەرامبەردا 18 چەکداری جەیش العەدل کوژراون و تەرمەکانیان کەوتۆتە دەست ناوەندە ئەمنیەتیەکانی کۆماری ئیسلامی. لە بەرامبەردا گروپی جەیش العەدل ڕایگەیاندووە کە زیاتر لە 200 هێزی ڕژیمیان کوشتووە و دوو کۆگای چەک و تەقەمەنی سپای پاسدارانیان تەقاندۆتەوە. بەپێی دوایین زانیاری لە هەندێک ناوچەی چابەهار هێشتا دەنگی تەقە دەبیسترێت و بە پێچەوانەی ئیدعاکانی ڕژیم شەڕ و پێکدادانەکان تا کاتی شەو درێژەی هەبووە. بەیانیەی چالاکانی مەدەنی بۆ ئازادی چالاکانی مافیژنان لە گیلان. نزیکەی 350 چالاکی مەدەنی ناسراوی ئێران لە بەیاننامەیەکدا خوازیاری ئازادی بێشەرت و مەرجی 11 چالاکی مافیژنان لە پارێزگای گیلان بوون کە بە تازایی دەستگای قەزایی کۆماری ئیسلامی بە ناحەق سزای قورسی بەسەریاندا سەپاندووە. لە بەشێکی ئەو بەیاننامەیەدا هاتووە لەسەر ئەو باوەڕەداین کە بە سزادانی ئەو 11 چالاکە مەدەنیە دەستگای قەزایی هەموو شێوازەکانی چالاکی جەماوەری نیشانە گرتووە. بەباشی دەزانین کە سەپاندنی سزای زیندان و دوورخستنەوە بەسەر ئەو چالاکانە تەنیا نیشانەی ترسی ڕژیم لە دەور و نەخشی ژنان بۆ گۆڕانکاری بنەڕەتیە و هیچ کات نەیتوانیوە ڕێگە لە ئیدامەی خەباتی ژنان بۆ گەیشتن بە ئازادی و بەرابەری بگرێت. جێگەی ئاماژەیە کە فروغ سەمیعنیە، سارا جیهانی، یاسەمین حەشتەری، شیوا شاهسیا، نگین ڕزایی، ئازادە چاوشیان، زەهرا دادڕەست، مەتین یەزدانی، زۆهرە دادڕەست، هومەن تاهری و جلوە جەواهری 11 چالاکی مافیژنانن کە لەم دوایانەدا لە پەروەندەیەکی هاوبەش لەلایەن لە قیسەی دادگای ئینقلابی ڕەشت بە سەرۆکایەتی قازی مهدی ڕاسخی سەرجەم بە 6 ساڵ و 6 مانگ زیندان ماحکوم کراون. ئاشکرابوونی ناسناوی لاوێکی کوژراو بەدەستی کۆماری ئیسلامی لە دۆرود. بە پێی راپۆرتی ناوەندەکانی مافی مرۆڤ لاوێکی خەڵکی شارستانی دۆرود لە پارێزگای لۆڕستان بە ناوی سەید عەلی موسەوی شەوی چوارشەممەی سووری بە تەقەی هێزەکانی ڕژیم کوژراوە. بە پێی راپۆرتە مەئمورانی ڕژیم بەبێ ئاگادارکردنەوەی پێشوەخت تەقەیان لە سەید عەلی موسەوی کردووە و ناوبراو بە سەختی بریندار بووە. پاشگواستنەوەی سەید عەلی موسەوی بۆ نەخۆشخانەیەکی تاران ئەو گەنجە بەهۆی قورسی برینەکانی گیانی لەدەستاوە و بنەماڵەکەی لەلایەن ناوەندە ئەمنیەتیەکانەوە خراوەتە ژێر گوشار بۆ ئەوەی هەواڵەکەی میدیایی نەکرێت. لەسەر کاردەرکردنی موعەلمێک لە پارێزگای گیلان. لا درێژەی گوشاری ناوەندە ئەمنیەتیەکان بۆ سەر چالاکانی سنفی فەرەنگیانی ئێران معلمێکی خەڵکی پارێزگای گیلان بە ناوی سەکینە مەلەکی لەلایەن دەستەی بەرەنگاربوونەوە لەگەڵ هەڵە ئیداریەکانی ئاموزش و پەروەرش لە سەرکار دەرکراوە. بە پێی راپۆرتی شۆڕای سنفی فەرەنگیانی ئێران سەکینە مەلەکی پێشتر لەلایەن لێژنەی بەرەنگاربوونەوە لەگەڵ هەڵە ئیداریەکانی ئاموزش و پەروەرشەوە بە کەمکردنەوەی پلەی ڕیزبەندی و خانەنشینی پێشوەختە مەحکوم کرابوو. لە ڕۆژانی ڕابردوودا ئاموزش و پەروەرشی پارێزگای گیلان لە ژێر گوشاری ناوەندە ئەمنیەتیەکان سەکینە مەلەکی بۆ هەمیشە لە سەرکار دەرکردووە. شانی باسە کە ئەو معلیمە دڵسۆزە پێشتر و لە ڕەوتی شۆڕشی ژینە کاتێک لە ئاست ژاراویکردنی قوتابیان ناڕزایەتی دەربڕی بوو لەلایەن حکوومەتەوە دەست بەسەر کرا. دابەزینی بەهای ریاڵ لە ئاست دۆلار و بەرزبوونەوەی هەڵاوسان. بە پێی راپۆرتی ڕۆژنامەکانی ئێران ڕۆژی پێنجشەممە 16 خاکە لێوە نرخی دۆلار لە بازاڕەکانی ئێراندا ڕێکۆردی تازەی 64,000 تمەنی تۆمار کردووە. بە پێی ئەو راپۆرتە نرخی هەر یۆرۆ گەیشتۆتە 70,000 تمەن و هەر دۆلاری ئەمریکا بە 64,000 تمەن معاملەی پێوە کراوە. هەروە نرخی هەردراوی زێڕی بەهاری ئازادی سنووری 41 میلیۆن تمەنی تێپەڕ کردووە و نرخی هەڵاوسانی شتومەک بە شێوەیەکی بەرچاو بەرز بووەتەوە. درێژکردنەوەی ماوەی ئەرکی راپۆرتێری مافی مرۆڤ و کومیتەی دۆزینەوەی ڕاستیەکان بۆ ئێران. ڕۆژی پێنجشەممە 16 خاکە لێوە شۆڕای مافی مرۆڤی نەتەوەیە گرتووەکان بە زۆرترین دەنگ بڕیارنامەی درێژکردنەوەی ئەرکی جاوید ڕەحمان راپۆرتێری تایبەتی ئەو ڕێکخراوەیە لە کاروباری ئێران و کومیتەی دۆزینەوەی ڕاستیەکانی سەبارەت بە سەرکوتی ناڕزایەتیەکان پەسەند کردووە. ئەو بڕیارنامەیە بە 24 دەنگی ئەرێ 8 دەنگی ناو 15 دەنگی بێلایەن لەلایەن وڵاتانی برزیل، ئەفریقای باشوور، قەتەر و کۆیت لە شۆڕای مافی مرۆڤی نەتەوەیە گرتووەکان
پەسەند کراوە. ڕۆژی هەینی هەژدەی ڕەشەمە کومیتەی دۆزینەوەی ڕاستیەکانی نەتەوەی گرتووەکان سەبارەت بە سەرکوتی شۆڕشی ژینا لە ئێران لە راپۆرتێکی تێر و تەسەلدا کۆماری ئیسلامی وەکو بەرپرسیاری سەرەکی گیانبەختکردنی ژینا ئەمینی زانی و سەرکوتی وەحشیانەی ژنانی وەکو جەنایەت دژی مرۆڤایەتی ناوبردو. دوای هەواڵمان سەبارەتە بە راپۆرتی ڕێکخراوی لێبوردنی نێونەتەوەیی لەسەر ئێعدامی بەندکراوان لە ئێران. ڕێکخراوی لێبوردنی نێونەتەوەی ڕۆژی پێنجشەممە 16 خاکە لێوە لە راپۆرتێکدا ڕایگەاند ڕژیمی کۆماری ئیسلامی ئێران لە ساڵی ڕابردوودا 853 کەسی لە سێدارەداوە کە ئەمە بەرزترین ڕێژەی لە سێدارەدان لە ماوەی 8 ساڵی ڕابردوودا بووە. ئەم ڕێکخراوەی لە ڕاگەاندراوێکدا خوازیاری هەنگاوی یەکلاکەرەوەی جیهانی بۆ ڕاگررتنی شەپۆلی لە سێدارەدان لە ئێران بووە کە لە ساڵی 2023دا زیندانەکانی ئەو وڵاتەی کردووەتە شوێنی کوشتنی بە کۆمەڵ. بە وتەی ڕێکخراوی لێبوردنی نێونەتەوەی لێکۆڵینەوەکان ئاماژە بەوە دەکەن کە 481 حاڵەتی لە سێدارەدان لە ساڵی ڕابردوودا لە ئێران پەیوەندیان بە تاوانەکانی مادەی هۆشبەرەوە هەبووە کە زیاتر لە نیوەی هەموو لە سێدارەدانەکانی ساڵی 2023 لە ئێران لەخۆ دەگرێت. هەروەها ڕێکخراوەیە کۆماری ئیسلامی بەوە تۆمەتبار کردووە کە لە دوای خۆپیشاندانەکانی ژن ژیان ئازادی سزای سێداری وەکو ئامرازێک بۆ تۆخاندنی کۆمەلگا بەکارهێنەوە. بە پێی راپۆرتی ئەو ڕێکخراوەیە ڕێژەی ئەعدامەکان لە ئێران لە ماوەی ساڵی 2023دا زۆرترین ڕێژە لە دوای ساڵی 2015 بووە و بە نیسبەت ساڵەکانی 2022-2021 بە ڕێژەی 48% زیادی کردووە بە جۆرێک کە لە ساڵی 2024دا پەرەی سندووە و لە دوای شۆڕشی ژینا ڕێژەی لە سەدارەدانی بەندکراوانی سیاسی هەڵکشان. بەڵێ ئازیزان و خۆشەویستان گەشتی هەوڵەکانی سەرلەبایانیتان پێشکەشکرا. فەرمونبووبینی درێژەی بەرنامەکانی تلڤیزیۆنی کۆڵەڵ.